9 مانگی زستانە و 3 مانگی بەهار. لێرە گەرمە و وەرزی هاوین نابینی. ئێرە کێلەشینە دەکەوێتە سنووری برادۆست. بەفریش تا ئێستا ناوچەکەی داگیر کردووە. لە هەر 4 وەرزی ساڵ بەفر لێرە دەمێنێت. مانەوەی بەفر و دیمەنی جوانی ئەم ناوچەیە وای کردووە گەشتیاران لە تەواوی کوردستان سەردانی بکەن. ئەم شوێنە شوێنێکی زۆر دڵژفێنە بە ئەسلم خەڵک دەگاتێ دەستی مرۆڤی نەگەیشتۆتە ئێرکوانە و ئەبینی کە هێشتان بەفرتیا ماوە ساڵ ئەسوڕێتەوە ئەو بەفرە هەر ئەمینێتەوە و هەروە کەشهەوایەکەی زۆر سازگار و خۆشە. بەڕاستی ئێرە شوێنێکی زۆر خۆشە جیاوازی پلەی گەرما لەگەڵ هەولێر دوێنێ لە تەلەڤیزۆن وتی هەولێر پلەی گەرمای بەرز دەبێتە بۆ نزیکی 40 بۆ 45. ئێستا ئەو شۆیمە لێرە دەمێنینەوە لە گوندنشینەکانمان پرسی وتی دێتە ژێر 0 یعنی ئەم شۆ ئێرە دەبێتە ژێر 0 پلەی گەرمی زۆر دادەبەزی. لێرە بەرزترین پلەی گەرمی 15 بۆ 20 پلەی سیلیزیە. لە ناوەڕاستی کێلەشین بێرمی دینداران هەڵدەخوڵێن. درێژی بێرمەکان نزیکەی 500 مەترە و پانیەکەشیان 100 تا 250 مەترە. ئاو هەواکەشی سارد و سازگارە. ناوچەیەکی پڕە لە مێری بە تایبەتی یعنی تەمەشا ئاو سروشتەی بکەی تا کەیفت دەین لێ تێر نابێ زۆر خۆشە. کێلەشین هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان ناوچەیەکی گرنگی گەشتیاری هەرێمی کوردستانە بەڵام دەستی خزمەتگوزاری پێ نەگەیشتووە. هۆکارەکەشی بەردەوامی بۆردومان و تۆپبارانی وڵاتانی دراوسەیە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.